تەنهاییەکان بقۆزنەوە. بەشێک لە ژیانی ئادەمی تەنهاییە، بۆ هەندێک زۆر و بۆ هەندێکیش کەم. لەوانەیە زۆرێکمان ئاستی گەورەی و هەستیاری ئەو تەنهاییە لە بەرچاو نەگەین، بێ ئاگالەوەی ئەو حاڵەتە سەختترین بەشی تاقیکردنەوەکەمانە، چونکە دوو ئاکامی زۆر قورسی لێ دەکەوێتەوە، یان ترۆپکی لێخۆشبوون و خۆشەویستی پەروەردگار، یان ماڵوێرانی و توشبوون بە خەشمی ئەڵڵا تەعالا. کەسانێک هەن ترسیان لە خەڵک زیاترە لە ترسیان لە پەروەردگار. نامۆ نەبێت لەلات ئەگەر من و تۆیش لەوانە بین. کاتێک لە بەرچاوی خەڵکین مامەڵەیەکی شەریفانە دەکەین، کاتێکیش تەنها دەکەوین بە دەرفەتی دەزانین بۆ پەرستشی ئارەزوەکانمان. ئەگەر تەنها کەوتیت و ترست نەما لە بەزاندنی سنوورەکانی پەروەردگار، چاک بزانە ئەگەر خاوەنی چێشی چێوەکان چاکەت هەبێت هەمووی بەبا دەتێت، چونکە غیرەی پەروەردگارت جوڵاندووە بە بەزاندنی سنوورەکانی. ئەگەریش خەڵوەتت قۆستەوە بۆ نزیک بوونەوە لە پەروەردگار، نیشاندانی زەبوونی و ئاتاجیت بەو زاتە، ترۆپکی ئیخلاست بەجێگەیاندووە. ئیدی هێزێکت وەچنگ دەکەوێت کە شەیطان دەرەقەتت نایەت، ئیلا عیبادەکە منهم المخلصین. لای پەروەردگاریش خۆشەویست دەبیت. إن الله يحب العبد الخفي. سێبەری پەروەردگار مسۆگەر دەکەیت بۆ ڕۆژێک سێبەرێک بوونی نییە سایەی ئەو نەبێ. تەنهاییەکانمان جوانترین دەرفەتێکن پەروەردگار پێمان دەبەخشێت بۆ نزیک بوونەوە لە خۆی و بەدەستێنانی دەستکەوت و پڕکردنەوەی کلێنەکانمان. لەوێدا وەرجێڕێک نامێنێک لە نێوان ئێمە و پەروەردگاردا. ئەگەر ماندوویت، ئەگەر گرفتت هەیە، ئەگەر بێتاقەتیت، ساتێک تەنیایی لە حوزوری ئەڵڵادا هەڵبژێرە. بەڵام بە چاوی وشک و دڵی ڕق و دەستی ماندوو زمانی کیبرەوە نا. ئەو دیدارە دڵ و چاو و دەست و ناخێکی جوداوازی دەوێت.